تلتزم حكومة أقليم كردستان بإعطاء الأولوية هەرچەندە دوو مانگ لەمەوبەر دادگای فیدراڵی عێراق ژمارەیەک بڕیاری لەبارەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە دەرکرد و دۆسیەی موچەی لەژێر دەستی ململانیەکانی نێوان هەولێر و بەغداد دەرهێنا، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم بە بێباکیەوە لە بڕیارەکان دەڕوانن و تاوەکو ئێستاش ملیان بۆ بڕیارەکان نەداوە. بڕیارەکانی دادگای فیدراڵی ناردنی موچەی وەک مەرج خستووەتە ئەستۆی حکوومەتەکەی سوودانی، بەڵام ژمارەیەک پابەندی خستووەتە ئەستۆی حکوومەتەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی و ئاوات شێخ جەناب کە ناردنی زانیاری فەرمانبەران بە مەبەستی پرۆسەی بەبانکیکردن و ڕادەستکردنی داهاتە نانەوتیەکان لە خۆ دەگرێت. دادگای فیدراڵی و وەزارەتی دارایی عێراق چەند جارێک جەختیان لەوە کردوێتەوە گەرنتی ناردنی موچە بۆ هەرێم لە ڕێی بە بانکیکردن و دروستکردنی هەژماری بانکیەوە دەبێت لە بانکە فیدراڵیەکان. بەڵام حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بەردەوامە لە کات کوشتن و درێژەدان بە دۆخی ئێستا و دەستیکردن. ئەمەش مەترسی دووبارەبوونەوەی سیناریۆکانی ساڵانی ڕابردووی بۆ موچەی موچەخۆران دروست کردووە. گرفتی کابینە حکومیەکەی پارتی وێکێتی و گۆڕان ئەوەیە نەخۆی موچەی پێدابین دەکرێت نە ڕێگە بە عێراق دەدات بێ کێشە موچە دابین بکات و لە پێناو گرفتارکردنی هاوڵاتیانی هەرێمدا پەرچی نامە و بربەستی جۆرا و جۆر دروست دەکات. لە نوێترین داواکاریدا وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵی داوای داهاتە نانەوتیەکانی 3 مانگی ڕابردووی هەرێمی کوردستان لە حکوومەتی ماوە بەسەرچوو دەکات. بەڵام وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم خۆیان لە وەڵامدانەوەی نائاگا کردووە و بە پێی زانیاریەکان تا ئێستا نەیان ناردووە. خۆلادان لە بەرپرسیارەتی وەڵام نەدانەوەی نووسراوەکانی بەغدا چارەی دۆخی هەرێم ناکات. چەندین جاریش لەم ڕووەوە کەسانی شارەزا هۆشداریان داوە، بەڵکو هاتنە پێشەوە هەڵگرتنی بەرپرسیارەتی و ناردنی زانیاری و ڕادەستکردنی داهاتەکان وا دەکات ناردنی پارەی موچە لە بەغداوە بەردەوام بێت و ئابووری هەرێم ببوژێنێتەوە. ئەمەش ئەوەیە کە هاوڵاتیانی ماندووکراوی هەرێمی کوردستان دەیانەوێت. دەسەڵاتدارانی هەرێم جگەلەوەی زیاتر لە 10 ساڵە موچەخۆران سزا دەدەن و بە نیوەناچەڵی و لێبڕین و پاشەکەوت و گونجاندنەوە موچە وەک دەستکەوت بەسەر موچەخۆراندا دابەش دەکەن، ئێستاش لە بەغدا ناچنە پێشەوە و دەیانەوێت بەردێکی گەورە لە بەردەم بەرژەوەندی خەڵکی کوردستاندا بنێن.